کاتی تووڕەبوونە زۆر بەمان ئامادە نین لەبەر خاتری خوا ڕق و کینەی خۆمان بخۆینەوە لە بەرامبەر کەسێک کە هەڵەی بەرامبەرمان کردو. بێگومان خواردنەوەی ڕق و کینە بەچی دەبێت؟ بەوە دەبێت نە بە کردەوە نە بە قسە هیچ دەرنەبڕی. ئەگە جوێنت دا و دەست وەشان ئەمە ڕق و کینە خواردنەوە نییە. ئەگە سوکایەتیت بە بەرامبەر کرد ئەوە ڕق و کینە خواردن نییە. ڕق و کینە خواردن صفات و ڕەوشتی ئەهلی بەهەشتە. خوای گەورە دەفەرمێ والکاظمین الغەیظ والعافین عن الناس. ئەو کەسانە ئەهلی بەهەشتن، ئەو کەسانن بەهەشت بۆ کەسانە ئامادەکراوە کە صیفەتیان ئەوەیە ڕق و کینەی خۆیان دەخۆنەوە بەرامبەر بە کەسێک کە غەڵەتی بەرامبەریان کردووە و خەڵکیش عەفوو دەکەن، لە خەڵکی دەبورن. مەڵێ وڵا تەبیعەت ناگۆڕێ. ئەگە تەبیعەت نەگۆڕێ ئیسلام بۆچی هاتۆ؟ ئیسلام بۆ هاتۆ بتکاتە پیاو، بتکاتە ئافرەتێکی ڕەسەن، بتکاتە کەسێکی باش و صیفەت جوان. ئیسلام چۆن مرۆڤ ناگۆڕێ؟ بەڵێ خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانە ڕق و کینەی خۆیان دەخۆنەوە کە ئەهلی بەهەشتن و خەڵکیش عەفوو دەکەن. بۆیە سبحان الله خوای گەورە ئەوەی لەبیر نەکردووە، واتە ئەوەی واز لێ نەهێناوە لە قورئانی پیرۆزە کە ئینسان تەنها لەبەر خاتری خوا ڕق و کینەی خۆی بخواتەوە. ئەو ڕق و کینەی کە تۆ دەیخۆیتەوە بەرامبەر بە کەسێکی تاوانبار خوا لە قورئاندا تۆماری کردووە، کەواتە بە کەمی مەزانە کە لەبەر خاتری خوا سەبرت گرت لەسەر هەڵەی کەسێک، گوێنت پێ نەدا، دەست نەوەشان، سوکایەتیت پێ نەکرد، ئەوە صیفەتی ئەهلی بەهەشتە. ئەوە بێغیرەتی نییە، ئەوە نامردی نییە، ئەوە سەرشۆڕی نییە، ئەوە صیفەتی ئەهلی بەهەشتە. صیفەتی خۆشەویستانی خوایە کە ڕق و کینەی خۆیان دەخۆنەوە. صیفەتی شوێنکەوتوانی شەیطانیش ئەوەیە گوێنە دەن و دەسەوەشێنن، کەواتە هەڵی بژێرە کامیانت دەوێ. بۆیە ئەو ڕق و کینەی کە لەبەر خاتری خوا دەیخۆیتەوە خوای گەورە لە قورئاندا تۆماری کردووە. ئەو تەحەموڵ و سەبرەی کە تۆ بەرامبەر بە کەسێکی هەڵەکار قسەت نەکردووە، غەڵەتت نەکردووە، خوا لە قورئاندا تۆماری کردووە کە شتێکە لە دڵایە. ئەو ڕق و کینە خواردنەوە لە دڵایە، بەڵام خوای گەورە تۆماری کردووە بۆ ئێمە، بۆی ئێمە صیفەتی ئەهلی بەهەشتمان تیا بێت. یەکێ لە پیاوچاکان ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەون ڕەحمەتی خوای لێبێ، صیفەتی وا بۆ ڕۆژێک خاتمەکە و خزمەتکارەکەی کۆیلەکەی هات بۆی لای، وتی ئەی ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەون کە تابعینە ڕەحمەتی خوای لێبێ، چاوی حوشترەکەت، وتی بارەکە الله فیک، وتی چاوی حوشترەکەم کوێر کرد، فەرمی تۆ لەبەر خاتری خوا ئازاد بە، ئەوە تۆم ئازاد کرد، بارەکە الله فیک، تۆ گوێنە دەی گوێن. باشە ئەگەر ئەمی لەبەر خاتری خوانە بایە خۆ سزای خزمەتکارەکەی ئەدا، عەبدەکەی ئەدا، بەڵام ئینسان دەبێت تەبیعەتی خۆی بگۆڕێ. ڕقی خۆت تۆزێ کەمێ خۆت بگرە، کەمێ دقەیەکە نیو دقەیە، کاکە من تۆڕە من دوسێ دقەیە، وەرە دوسێ دقە دنیا کاو لەبێ، خۆن تەقاندنی نەوەوی لانەی دقەیەکی پێ نەچێ، دقە و دوو دقە زۆرە، 10 سانی زۆرە بۆ خۆ تووڕەبوون. بۆیە قەت ئەگەر 2 سانی تووڕەبووی مەدحی خۆت مەکە، قەت نەڵی تووڕەیەکە من کەمە، تووڕەی هەر دقەی 2 دقەی خۆ چەندێکە، خۆ ساڵێ ناخایەنی. کەواتە ئەگەر پێت خۆشە ئەهلی بەهەشت بی، صیفەتی جوانی ئەهلی بەهەشتت یابێ، ئەوە ڕق و کینەی خۆت بخۆرەوە، خەڵکی عەفوو بکات، چونکە خوا دەفەرمێ والله يحب المحسنين. خوا ئەو کەسانی خۆشەوێت چاکەکارن، کەواتە چاکەکار ئەو کەسەیە بەپێی قورئان نەک بەپێی عەقڵی تۆ، ئەو کەسەی ڕق و کینەی خۆی دەخواتەوە خەڵکی عەفوو دەکات.